ربما يود الذين كفروا لو كانوا مسلمين خۆشەویستەکانم ڕۆژی قیامەتە و ڕۆژەیەکە کافرەکان تەمەنا ئەکەن کە ئەوانیش مسلمان بوونایە، چونکە دەبینن مسلمانەکان ئەهلی تەوحید ئەهلی ئیسلام بەرەو بەهەشتی خوا بەڕێ دەکەون، ئەوانیش دۆزەخ جێگایانە. تەمەنا دەکەن لەو کانوا مسلمین، ئاوات ئەخوازن تەنها تەسلیمی ئیسلام بوونایە، تەنها ئیسلام ڕێباز و بەرنامەیان بوایە. ئەوانەی گوێیان بە فەرمانی خوا و پێغەمبەری خوانە ئەدا لە دنیادا عەلەیهی سەڵات وەسەلام، پشتیان کرد بۆ ڕێبازی خوا و پێغەمبەرەکەی صلی الله عەلەیه وسەلەم، دەڵێن یا لەیتەنا ئەطەعنا الله وئەطەعنا الرەسوول، خۆزگایە گوێڕایەڵی خوا گوێڕایەڵی پێغەمبەرمان بکردایە عەلەیهی سەڵات وەسەلام. وقالوا ربنا إنا أطعنا سادتنا وكبراءنا فأضلونا السبيل. دەڵێن ئەی پەروەردگار ئێمە شوێن سەرکردە و گەورەکانمان کەوتین، شوێن زانایان و مەلا و مامۆستا خراپەکان کەوتین، گومڕایان کردین لە ڕێبازی تۆ، گومڕایان کردین لەو ئیسلامە حەقەی کە پێغەمبەرەکەتی لەسەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام. ئیمامی طاووس گەورە مفەسیری قورئان دەفەرمێت سادەتەنا یعنی ئەلئەشراف، سەرکردە و گەورە و ئەمیر و دەسەڵاتدارەکان ئەوانەی کە ئیسلام و شەرعی خۆیان وەلا ناوە. وەکوبەڕائەنا یعنی ئەلعولەما، زاناکان و مەلادین فرۆشەکان و خۆفرۆشەکان، خەڵکی لەو ڕۆژەدا دەڵێن سەرۆکەکانمان و مامۆستا ئاینیە خراپەکان گومڕایان کردین ئەی پەروەردگار، ئیسلامی حەقیان لێ شێواندین، سنوورەکانی ئیسلام و کوفریان تێکەڵ کرد لێمان. بەڵام چ سوودێکی هەیە بۆ قیامەت براکانم؟ لای خوا هیچی ناخوا. لە دنیادا عەقڵت پێدراوە، قورئان و سونەت لەبەردەستدایە، بانگەوازی تەوحید